بەڕێوەبەتی تەندروستی سلێمانی بە هەوڵ و کۆشی خۆی و هۆبەی تاقیەکان بە تایبەتی ڕۆڵێکی باشیان هەبووە لە پێگەیاندنی چینێکی تازەی ئەم خوێندکارانەی کە خولی چوارەمی تاقیەکانمان بۆ کردوونەتەوە هەوڵێکی زۆرمان ناوە بەشداربوونی ئەم خولە نزیکەی لە بایۆلۆجی و لە کیمیاوی و لە چینەکانی کەشوانەی کە بەکەلۆرەسیان تەواو کردووە نزیکەی 150 کەسە بن و لەم خولەیە هەوڵمان ناوە زۆرترین عەدەد وەرگین بە هەماهەنگی لەگەڵ مەکتەبی ڕێکخراوەکان و لەگەڵ وەزارەتەوە و بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە هەمیشە هاوکار و پشگیری ئەم پرۆسانەیە و ئێمەش هەوڵمان ناوە ئاستی زانستی بەرزکەینەوە چونکە ئاستێکی باشیان هەیە ئەم چینە هەوڵشمان ناوە سەر ڕایەوەی کە خولێکی باشی درێژخایەنیان پێ ببینین بۆیی کە ئامادەیانکەین لە پاشە ڕۆژە ئەمانە دوو ڕۆڵیانە بێ یەکەمیان ئەگەر لە چینی کەرتی تایبەتیشە ئەتوانن مختبەراتی خۆیان بکەنەوە و ئەشتوانن لە کەرتی گشتیشە هاوکارێکی زۆر باشی حکوومەت بن بەڵام ئێمە لەو 150 هەشتا کەسمان بڕیاراوەکە بتوانین لە ئاستی زانستێکی باشە مامۆستای خولێکی باشمان بۆ ئامادەکردوون کە ڕۆڵێکی باشیان هەبێت لە مستەقبلە چینێکی زۆر باش و گونجاو دروستکەن بۆ ئەم میلەتەی خۆمان ئەم هەشتا کەسەی کە وەرەگیرێ ئێمە خۆتان نەزانم بەردەوام لە قەیرانان قەیرانی پەتای کۆرۆنامان هەبووە قەیرانی بوجەمان هەبووە قەیرانی دەرمانمان هەیە سەرڕای ئەوە بەڕێوەبەتی هەوڵی خۆی یاوە کە ئەم چینە دەرفەتێکی کاریان بۆ بدۆزێتەوە کە پاشە ڕۆژ خزمەتێکی باشتر بگەێنن بە هاوڵاتیان و نەخۆشەکانی خۆمان